بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. ماوستانی بەڕێز قوتابیانی خۆشەویست، بەخیراتان دەکەین بۆ بەهارە گەشتی ساڵانەی بەشی منداڵ و جوانان و بەهرەداران لە دەستگای نووری حکمە. دەستپێکی بەرنامەکانی دانی ئێوارەمان دەست پێ دەکەین بە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز کە لەلایەن قوتابی بەشی منداڵ و جوانان ڕامین فەرهاد دەخوێنرێتەوە. با بەڕێزیان فەرمووێت. السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون. زۆر سپاس. خی گەورە پاداشتی قوتابی خۆشەویست بداتەوە. قوتابیانی خۆشەویست، ئەوەی لەوێمان دەوێت زیاتر بێدەنجی و دوور نەکەوتووە هەنەستان و لە شوێنی خۆتان. ئێستاش وتەی بەخێراتن پێشکەش دەکرێت لەیان بەڕێوەبەری کارجێ نووسینگەی دەستگا مامۆستا ئامانج. با بەڕێزیان بفەرمووێت. بسم الله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، بەناوی دەستگای نووری حکمە بەخێرهاتنی هەموو لایەک دەکەین. هیوادارین ئەو بەهارە گەشتە ببێتە هۆی پتەوکردنی ئیمان و برایەتیمان و هەروەها کاتێکی خۆش لەگەڵ یەک بەسەر ببەین. بەخێر بێن سەرچاوان. خی گەورە پاداشی بەڕێز مامۆستا ئامانج بداتەوە. قوتابیانی خۆشەویست، ئێستاش سوودێک پێشکەش دەکرێت لەلایەن قوتابی محەممەد خالیس. با بفەرمووێت. الفكر يا إنسان لو أطلقته متأملا في قدرة الرحمن لخضعت إجلالا وتسبيحا له سبحانه رب العظيم شانه. يعلو ولا يعلى
خی گەورە پاداشتی قوتابی و خۆشەویستمان بداتەوە. ئێستا ژووتەیەک پێشکەش دەکرێت لە لایەن مامۆستا سیانی زۆر بەڕێز با بڕێزم فەرموێت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وصار على نهجه وسنته إلى يوم الدين. مامۆستایانی بەڕێز، قوتابیانی قورئان، خۆشەویستان، میوانە بەڕێزەکان، ئێمە لەو ڕۆژە مبارەکەوە کە ڕۆژی جومعەیە إن شاء الله تعالى بەنیەتێکی باش هاتووینە دەرەوە بۆ ئەوەی هاتنە دەرەوەمان ببێتە یەکێک لە کارە باشەکان و یەکێک لە عیبادەتە هەرە گەورەکانی ئێمە. خوای پەروەردگار لە قورئاندا بەرنامەی بۆ داناوین تاوەکو ئێمە بەبێ بەرنامە نەڕۆین لە ژیانی دنیاماندا. چۆن ئێوەی خۆشەویست باوکو دایکەکانتان ئاوا پەروەردەیان کردوون، ئێوەیان هێناوەتە دەستگایەکی ئاوا تاوەکو پەروەردە بن، پەروەردەیەکی قورئانی بن، سوود و قازانج بۆ خۆتان و بۆ دایک و باوکتان ببێتن. بەڵێ خۆشەویستان، خوای پەروەردگار لە قورئاندا پێمان ڕادەگەینی تاوەکو هاتنە دەرەوەمان وەکو خەڵکێکی نەزان و جاهل و نەفام نەبێتن. خوای گەورە پێمان ڕادەگەینی فانظروا إلى آثار رحمة الله كيف يحيي الله الأرض بعد موتها. تەماشای ئەو دنیاە بکەن. ئەگەر لەوانەیە چەند مانگێک لەوە پێش ئێمە نەمانتوانی بینی ئێرە، خوای پەروەردگار مردنمان بەبیر دێنێتەوە کاتێک کە زەویەکان وشک بوون، کاتێک کە زەویەکان توانایان نەبووکەوە ئێمە کەیف و سەیف و لە ناویدا بنیشین، بەڵام ئەو ڕۆکە هەوایەکی سازگار ژیانی هێناوەتەوە. خوای پەروەردگار پێمان ڕادەگەینی تەماشای دەوروبەرتان بکەن، تەماشای چیایەکان بکەن، تەماشای ئەو دارانە بکەن. دەبینین ئەو دارانەی کەوا لێرن تەمەنێکیان هەیە، ئەو تەمەنەی کە بردوویانە سەر هەموو لە عیبادەتی خوای پەروەردگار بردیتیانە سەر، ڕەگەکانیان تەواو بە ژێر خاکدا چووتە خوارەوە. خۆشەویستان، ئێمە کە هاتینە ئێرە بە بەرنامە هاتینە ئێرە، بە نیەتێکی پاک لە بۆ خوای پەروەردگار هاتینە ئێرە کە بتوانین گەورە و عەظەمەتی خوای پەروەردگارمان بەبیر بێتەوە، تاوەکو بتوانین هەندێک لەو نیعمەتانەی خوای پەروەردگار بەبیر خۆمان دابینینەوە کە خوای پەروەردگار ئەو چێ و دۆڵ و دەوروبەرە و دار و دارستانانەی بۆ ئێمە دروست کردووە، تاوەکو ئێمە ببێتە دەرسێک، ببێتە عیبرەتێک لە بۆ ئێمە. لەو ڕۆژە مبارەکەدا، لەو ڕۆژە پڕخێر و بەرەکەتەدا، لەو کاتێکەوە دوعاەکان تێدا قبول دەبی، یا ربی خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان خێر بکەی، ئیمانمان سەلامەت بکەی، لە دەرد و بەڵا و مصیبەت و ئافات دوورمان کە یا ئەرحەم الراحیمین. یا ربی خوای پەروەردگار قوتابیەکانمان سەرکەوتوو بکەی، بەردەوامیان بکەی، ئیستیقامەیان پێ بدەی لەسەر ئەو قورئانە تاوەکو هەموو قورئانی پیرۆز لەبەر دەکەن یا ئەرحەم الراحیمین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای گەورە پاداش بە مامۆستاسیان بداتەوە. قوتابیانی خۆشتکار لە شوێنی خۆتان هەڵوەستن گیانی من. ئەگەر ئەوتان پێویست ئەو مامۆستایان ڕاوەستانە لە کنتان بەوان بڕن ئینشاءڵڵا. یاڵڵا دەی بابە دابنیشن دەی بڕگەی ئەو جارەمان سرودێکی دیکەیە لەلایەن قوتابی ئەحمەد بێسون دەخوێندرێتەوە، پێشکەش دەکرێت با بفەرمێت. خۆگوڵاگەن مەکاڵەکان قەت ماپرسن بۆ تاخوتا خوێن تاڵەکان لە دژ و چاماناوەدان وا دەترسن چونکە ئێوە کە پشکوتن نیشانەی دادی خواویستی و هیوای کۆنی ڕەش و ڕووتن کە دێش نەبەرن لەدایک بوونی عومەر و ڕمانی عەرشی تاغوتن هۆگوڵاگەن مەکاڵەکان قەت ماپرسن بۆ تاغوتە خوێن تاڵەکان لە دژ و چاماناوەتان وا دەترسن چونکە ئێوە کە پشک
نیشانەی دادی خواویستی و هیوای کۆنی ڕەشوتن کە دێشنە بەرێ لەدایک بوونی عومار و ڕوانی عاشی داوتن. قوتابیانی خۆشتکە کەس لە شوێنی خۆتان هەڵنەستن باشە. ئێستا هەندێک بڕگەمان هەیە بڕگەی یاریە ئەو یاریانەش ئەوەی کەس مەغدور نەبی ئەوانەی کە ناوتان نووسێت طبعاً هەمووتان ناوەکانمان کەرت کردیە دەیکەینە قورعان ناوی چێ دەچوو ئەوان یاریەکەی دەکەن ئینشاءالله باشە. مامۆستا سەلیم ناوەکەمان لەو بینە ئەزیەت نەبی طبعاً ئەوەی مامۆستایەکەن گلەیان لێ هەبی یان لێکوان ئامادە نەبیتن ناویشم خین بیتەوە دەیشتوبی یاریەکەی ناکەن لەگە ڕێز و حورمەتمان. یاریەکان زۆرن ئەو یاری ئێستا دەیکەین بریتیا لە حەبل ڕاکێشان یعنی ئەو حەبلە ئەستورە دەبینن دوو لە ڕای دەچێشیتن. أنا القرآن رباني وعلى في الورى شاني. أنا القرآن رباني وعلى في الورى شاني. أنا القرآن أدبني. أنا القرآن نقاني. أنا القرآن أدبني. أنا القرآن نقاني. أنا القرآن يسري في شراييني ووجداني. أنا نبت بحفاظ جليل القدر والشان. لهم نور يعانقهم يضاهي شمس أزماني. نجوم في هدايتهم منار لكل حيران. لطاف في تعاملهم كمثل الورد صنواني. تعالت في الدنا أيدي لهم زرع بأوطاني. لهم غرس بفردوس رعاه المنعم الحاني. رعاه المنعم الحاني. قرآنی پیرۆز چەند سوورەتە؟ یەک، دوو، سێ، چوار، پێنج. ناوی چەند پێغەمبەری لە قورئانی هاتیە؟ یەک، دوو، ئەی چەند پێغەمبەرمان هەیە؟ یەک، دوو، سێ. کورتترین سوورەت لە قورئانی چ سوورەتەکە؟ یەک، دوو. گەورەترین سوورەت چ سوورەتەکە لە قورئانی؟ یەک، دوو، سێ، چوار، پێنج. گەورەترین نەک درێژترین. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند ساڵی وحی لێ دابەزی؟ لا کورتترین سوورەت لە قورئانی چەند ئاەتە؟ یەک، دوو. درێژترین سوورەت لە قورئانی چەند ئاەتە؟ یەک، دوو، سێ، چوار، پێنج. حبك يا خير خلق الله ما نفدا وما توقف يوما ما ولا بردا. ما زرت دارك فيه شوق يؤرقني إلا تزايد عندي الشوق والتقدا. حبك يا خير خلق الله ما نفدا وما توقف يوما ما ولا بردا.
أسمو به صعدا. فالله أعطاك في خلق وفي خلق من الفضائل ما لم يعطه أحدا. وجمع الله فيك الحسن أجمعه، وطهر الله منك الروح والجسد. فقت الخلائق في خلق وفي خلق، والمرسلين على ما هم به صعدا. قد فقتهم كلهم قربا ومنزلة، وفقتهم زمنا وفقتهم بلدا، وفقتهم أدبا وفقتهم حسبا، وفقتهم نسبا وفقتهم ولدا. قد فقتهم كلهم قربا ومنزلة، وفقتهم زمنا وفقتهم بلدا، وفقتهم أدبا وفقتهم حسبا، وفقتهم نسبا وفقتهم ولدا. وفقتهم شرعة جاء الكتاب بها مهيمنا ناسخا بالحفظ منفردا. وفقتهم أمة تزهو بنسبتها إليك، وهي على كل الورى شهدا. ما قيل مدحا لمخلوق يناسبه إلا وأنت لذا أولى به أبدا. لو بالغ الشعراء في المدح يجمعهم، لم يبلغوا منك معشار الذي حمدا. وما أنا لك في ذا الدار ليس يرى معشار ما سوف يعطيك الكريم غدا. الله ما نفدا وما توقف يوما ما ولا بردا. ما زرت دارك في شوق يؤرقني إلا تزايد عندي الشوق واتقدا. في كتاب الله قلبي صار حي، وبحياتي صار لي ظل وفاي. ويوم عادت نفسي وروحي ليه، عادت أيامي وأحلامي إلهي. في كتاب الله قلبي صار حي، وبحياتي صار لي ظل وفاي. ويوم عادت نفسي وروحي ليه، عادت أيامي وأحلامي إلهي. سال مثل الشاهد في قلبي وفاح، كل ما أتلوه تلتم الجراح. ربي لا تحرمني منه يا كريم، دامه قوتي مسائي والصباح. سال مثل الشاهد في قلبي وفاح، كل ما أتلوه تلتم الجراح. ربي لا تحرمني منه يا كريم، دامه قوتي
مسائي والصباح. في كتاب الله قلبي صار حي، وبحياتي صار لي ظل وفاي، ويوم عادت نفسي وروحي ليه عادت أيامي وأحلامي إلي. كل ما أتلوه أو جيت أسمعه أنسى آلامي وأحزاني معاه. من عرفته صارت أيامي هنا، نور في الظلمة في الضيقة سعى. كل ما أتلوه أو جيت أسمعه أنسى آلامي وأحزاني معاه. من عرفته صارت أيامي هنا، نور في الظلمة في الضيقة سعى.